لە دوای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر ئاوارەبوونیاندا دوجار دەیان خێزانی مەسیحی بڕیاریاندا بگەڕێنەوە بۆ ناوچەکانیان کە بەوتەی خۆیان لە ساڵانی ڕابردوودا ئاوەدان نەکردنەوەی ناوچەکان و ئەو هەڕەشانەی لەسەریان هەبووە ڕێگر بوون لە بەردەم گەڕانەوەیاندا. زوهێر ئەعرەجی قایمقامی مووسڵ ڕایگەیاندووە 200 خێزانی مەسیحی کە پێشتر بەهۆی پەلامارەکانی داعشەوە ناوچەکانی خۆیان لا دەشتی نینەوە جێهێشت بوو گەڕاونەتەوە ناوچەکەیان. هەروەها ئاماژەی بۆ ئەوە کردووە کە ئەو خێزانانە دوای ئاوارەبوونیان لە هەرێمی کوردستان نیشتەجێ بوون، بەڵام ئێستا کە خزمەتگوزاری گەڕێنراوەتەوە ناوچەکانیان بڕیاری گەڕانەوەیان داوە و لە ڕۆژانی داهاتووشدا ژمارەیەکی تر لە خێزانە ئاوارە مەسیحیەکان دەگەڕێنەوە. سەرباری ئەوەی مەسیحیەکان بە یەکێک لە پێکاتە دیار و گرنگەکانی عێراق دادەنرێن، بەڵام بەهۆی بەردەوامی توندوتیژی و ئاڵۆزەکانی وڵاتەکەوە لە ساڵانی ڕابردوودا ئەم پێکاتەیە بەردەوام کراونەتە ئامانج و بە هۆیشەوە ژمارەیەکی زۆریان نەک بە تەنها ناوچەکانیان بەڵکو بە تەواوی عێراقیان جێهێشتووە. ئەمە ژوای کردووە ژمارەیان لە وڵاتەکەدا کەم بکات. ئەگەرچی داتا و ژمارەکان لە ئێستادا لەبارەی ژمارەی مەسیحیەکانی عێراقەوە جیاوازن و ئامارێکی ڕسمی لەلایەن حکومەتەوە بەتایبەت دوای پەلامارەکانی داعش نەخراوەتە ڕوو، بەڵام لە ساڵانی ڕابردوودا ژمارەی مەسیحیەکانی عێراق لە ناو وڵاتەکەدا بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە و ئێستا ژمارەیان لە 500,000 کەمترە. بەوتەی ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش کە نوێنەراتی مەسیحیەکانی عێراق دەکات، کۆچکردنی مەسیحیەکان لە عێراق بابەتێکی نوێ نییە. بەو پێی لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا نزیکەی 1 ملیۆن هاوڵاتی مەسیحی عێراقیان بەجێهێشتووە.